خۆپشاندان و ناڕەزاتیەکانی زانکۆکانی ئەمریکا دژ بە درێژەکێشانی جەنگی سەرخەزە و پارەدارکردنی خەوارەی زایەونی بەوە بەرهێنانی لەلایەن زانکۆکانی ئەمریکاوە بەردەوامە. لە بەرامبەردا بەرپرسانی ئیدارەی واشنگتن بێحاڵ و دەستەپاچەن و هەوڵەکانیان بۆ سەرکوتکردن و کۆتایی هێنان بە ناڕەزاتیەکان چڕ کردوتەوە. ئەمەش هەمان ئەم سیاسەتانەیە کە لە دەیەکانی ڕابردوو دەسەڵاتدارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر دروستبوونی ناڕەزاتیان ناوخۆییەکاندا پیادەیان کردووە. ئەمریکا کە خۆی بە پشتیوانیکاری یەکەمی دموکراتی لە جیهان دادەنێت، شۆڕشی قوتابیانی زانکۆکانی دووفاقیبوونی دەرخست و لە پێناو ڕەزامەندی قەوارەی زایەونی و بۆ نەهێشتنی خۆپشاندانەکان بە دەڕەندەترین شێوە مامەڵە لەگەڵ قوتابیانی دەکات. قوتابیانی زانکۆکانی ئەمریکا بە گشتی خاوەن معریفەن و گێڕانی ڕۆڵی سەرکردایەتی کۆمەڵگەیان هەیە و هەمیشە هێزێکی پێشکەوت و ئیلهام بەخش بوون و ئەوان گەنجانێکی خوێنگەرم و خۆراگرن لە ئاست ئاڵنگاریەکان. هەرزانکۆی کۆلۆمبیا بوو لە ساڵی 1968 گەڕی ناڕەزاتیەکانی دژ بە جەنگی ڤێتنامی تێدا هەڵگیرسا و بەهۆی تونوتیژی هێزە ئەمنیەکانەوە ژمارەی قوتابی کوژران، دواتر بە هەمان شێوەی ئێستا زانکۆکانی دیکەی ئەمریکایی تەنیەوە. لە هەمان ساڵداواتە ساڵی 1967 قوتابیانی زانکۆکانی مسر دژ بە سووکی ئەو سزانەی کە بەسەر ئەو بەرپرسە سەربازیانەدا سەپێنرا بوو کە لە شکستی جەنگی ئۆکتۆبەری 1967 بەرپرس بوون خۆپشاندانیان ئەنجامدا. جەمال عەبدولناسر سەرۆکی ئەو کاتی مسر دەیزانی کە ناڕەزاتی قوتابیانی زانکۆکان چەند مەترسیدارە و ڕەنگە شەقام بتەنێتەوە، بۆیە سزاکانی هەڵوەشاندەوە و بڕیاری دووبارە دادگایکردنەوەی سەرکردەکانی دەرکردەوە. بەڵام دەسەڵاتدارانی ئەمریکا ئێستاش لەو ئاستەدا نین و نەیانتوانیوە بە شێوەیەکی باش مامەڵە لەگەڵ خۆپشاندەرانی زانکۆی کۆلۆمبیادا بکەن. با پێچەوانەوە هەوڵدرا بە سەرکوتکردن و ڕیشەکێشکردن خۆپشاندانەکان بڵاوە پێ بکەن. ئەمەش بووە هۆی دروستبوونی تووڕەیی لای قوتابیانی زانکۆکانی دیکە و زیاتر لە 75 زانکۆ ناڕەزاتی تیایاندا سەری هەڵداوە. لەم ڕووداوانەشدا مامەڵەی نەزانانەی نیعمەت شەفیق سەرۆکی زانکۆکە کە هەوڵیدا لە ڕێی بانکردنی پۆلیس کۆتایی بە ناڕەزاتیەکانی گۆڕەپانی زانکۆی کۆلۆمبیا بهێنێت، ڕۆڵی گەورەی لە فراوانبوونی چالاکیەکان دابینی. جگەلەوەی نەبووە هۆی کۆتاییهێنان بە ناڕەزاتیەکە بە پێچەوانەوە خزمەتێکی گەورەی دۆسەی فەڵەستینی کردو. هێندەی دیکە تووڕەی دژ بە ئیسرائیل لە شەقامی ئەمریکا بە تایبەت لە زانکۆکان دروست کرد. ئێستاش ناڕەزاتیەکان بەشێک لە زانکۆکانی ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا و ئوستورالیای گرتۆتەوە. ئیدارەی ئەمریکا و بووقا میدیایەکەی هیچ کات هێندەی ئێستا دەستەوستان نەبووە لە بەرامبەر ڕایگشتی ناوخۆیی و جیهانیدا کە هەر جارێک و بە جۆرێک خۆپشاندەران تۆمەتبار دەکات. ڕۆژێک بە پشتیوانی تیرۆر، جارێک بە پلانجێڕی جیهانی دژی ئەمریکا و جارێکیش بە دەسوەردانی ئێران و رووسیا تا دەگاتە حەماس تۆمەتباریان دەکات.